چالاکیەکانی کۆتاوەرزی ساڵی 2020 بەڕێوەبەری ڕۆژشەمبیری هونەری کەرکووک ئەمڕۆ کۆنسێرتێکی تاکژەنین کۆنسێرتێکی مۆزیک بۆ تاکژەنین لەژێر ناونیشانی چریکەی خەزان بۆ کۆمەڵی ژەنیاری شاری کەرکووک ڕێک دەخەین کارێک لەو ژەنیارانە بۆ خاوەن ئەزمونێک و خاوەن ڕوئیای خۆیەتی لە جیهانی مۆزیکە. هەر ژەنیارێک بە ئامێرە بەشدار ناتوانین بڵێ عود سەنتور کەمان کیبۆرد هەرێکە بە ئامێری خۆی.